سڵاوتان لەبێت وەم کاتتان باش هەڵبەت وەک ئاشکرای لە ماوەکانی ڕابردوودا نرخی بنزین لە بازاڕەکانی شاری سلێمانی یاخود لە وێزگەکانی بنزین لە شاری سلێمانی بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە و ئەمەش بۆ هۆی ناڕزایەتی دروستکردنی لای شۆفێران کە دیارە سەبارەت بە هۆکارەکانی بەرز بوون و نرخی بنزین وەکوتە بێژی بنزینخانەکانی سلێمانی ئاماژەی پێ دەکرد کە چەند هۆکارێکی تری لە پشتەوە و یەکێک لەو هۆکارانە ئەوە بووکە ئەو بنزینەی کە حکوومەتی عێراق پاڵپشتی دەکردو لە ماوەکانی ڕابردوودا لە چەند وێزگەیەک لە بنزینخانەکانی شاری سلێمانیدا دابەش دەکرا ڕاگیرا بوو هەروەها بنزینێک کە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم بە هەمان شێوە پاڵپشتی دەکرد ئەویش بە هەمان شێوە لە وێزگەکانی بنزین وێزگەی حکومیەکانی بنزین کە بۆی دیاریکرا بوو دابەش دەکرا بەڵام بەهۆی ئەوەی کە شۆفێران ناڕزایەتیان لە کوالیتی ئەم جۆری بنزین هەبوو خواستێکی زۆر کەمی لەسەر بوو وای لە هات کە خواست لەسەر بنزینی بازرگانی یاخود لە وێزگەکانی بنزینی بازرگانی بەرز ببێتەوە ئەمەش بۆ هۆی بەرزکردنەوەی نرخی بنزین بە شێوەیەکی بەرچاو لە وێزگانەی یاخود لە بنزینی بازرگانی لە وێزگانی کە بنزینی تێدا دابەشەکرێت و بنزینی حکومینین دەمەوێت زانیاری زیاتر لەسەر ئەمە وەربگرم دیارە لە بۆ کۆنتترۆلکردنی نرخی بنزین لە بازاڕەکاندا وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم بە پاڵپشتی یاخود پاڵپشتی چەند لیترێکی بنزینی کرد بۆ هەرێمی کوردستان کە لە وێزگەکانی هەرێمی کوردستاندا دابش بکرێ و هەروەها حکوومەتی عێراقیش جارێکی تر پاڵپشتی چەند لیترێکی تری بنزینی کرد بەوەی کە لە وێزگەکانی بنزین لە هەرێمی کوردستاندا دابش بکرێت زانیاری زیاتر لەسەرم چۆنیتی دابشکردن و کوالیتی ئەم بنزینە لە کەریم عەلی ئەندامی پیشەسازی وزە لە ئەنجومنی پارێزگای سلێمانی وەردەگرم کا کەریم سڵاوت لێبێ ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ دیارە لە ماوەکانی ڕابردوودا حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان پاڵپشتی چەند لیترێکی بنزینیان کرد کە بە نزیکەی 2 ملیۆن لیتر بنزین بوو لە هەرمی کوردستاندا دابش بکرێت کوالیتی ئەم بنزینە چۆنە و لە ئێستادا لە وێزگەکانی بنزین لە شاری سلێمانی دابشکراوە بۆ تۆ هۆی کۆنتترۆلکردنی نرخ سڵاو لە بەڕێستان و سڵاو لە تەواوی بینەران سەبارەت بەو بنزینەی کە بە بنزینی 750 دیناری ناسراوە کە لە ساس حکوومەتی عێراقی بینێرێ بۆ هەرێمی کوردستان ئەمە لە سەر ئەساسی هیچ ڕێکەوتنێک نەبووەوە وابەستە نیە بە یاسای بودجەی حکوومەتی عێراقیەوە لەسەر ئەساسی چۆنەڵی پەیوەندی شخصی و کەسی ئەم بابەتە و ڕێژێکی زۆر کەماتە دەچنی پارێزگای سلێمانیەوە ئەم بنزینە لە ماوەی ڕابردووش نەبووتە جێی خواستی شۆفێران و متمانیان لە بە کوالیتەکەی نەبووە ئەمە چارەسەری بابەتی گرانبوونی نرخی سوتەمەنی ناکات چونکە وابەستەبوون و پەیوەستبوون بە ڕێکەوتن لەسەر بڕگەکانی مادەی یاسای بودجەی حکوومەتی عێراقی ئەمە تەواو ئەتوانرێت گرفتی بنزین و جۆرەکانی سوتەمەنی پێ چارەسەر بکرێت لەم کاتا دەستبردن بۆ بنزینی 750 دیناری لە وەرگرتنی لە حکوومەتی عێراقی بەڕاستی بابەتێکە خزمەت بە هاوڵاتیان ناکە و بابەتێکە بۆ پەردەپۆشکردنی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیە بە تایبەتی بنزین چونکە ئێستا ئەبێ حکوومەتی هەرێم و نوێنەرانی کول لە پەرلەمانی عێراقی شەڕی مافەکانی هاوڵاتیان بکەن و شەڕی هێنانی پشکی هەرێمی کوردستان لە جۆرەکانی سوتەمەنی بکەن بە نرخی پاڵپشتی کرا و بە هەمان کوالیتی و بەشی پێداویستی هاوڵاتیان تەواوی جۆرەکان لە سوتەمەنی بۆ ئەوەی نرخەکانیان هاوشێوەی نرخی پارێزگاکانی دیکەی عێراق بێت بە شێوەیەکی بەرچاو هاتنی ئەم بنزینە نرخی بنزینی لە بازاڕەکاندا کۆنتترۆل نەکردو تاوەکو ئێستاش لە ماوەکانی ڕابردووشدا ئاماژەت بۆەوە کرد کە هەر لە لێدوانێکی تایبەتت بۆ شارپرێز باست لەوە کرد کە جیاوازی لە بینی ئەم بنزینە دەکرێت کە لە هەولێر دابش دەکرێت و لە سلێمانیدا دابش دەکرێت ئەو بنزینی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جیاوازی بۆچی ئەم بنزینە کاریگەری نابێت چونکە حکوومەت خۆی مەبەستی نییە کاریگەری بێ لە دابەزیانی نرخەکان و حکوومەت بۆتە بەشێک لەوەی کە پەردەپۆشی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیەکە و هەنگاوی پێویست نانێ بۆ ئەوەی کە بتوانێت نرخی جۆرەکانی سوتەمەنی دابەزێنێ دابەزاندنی نرخی جۆرەکانی سوتەمەنی بۆکو ئاماژەم پێداگریە لەسەر پشتی هەرێمی کوردستان لە ئەوەی کە یاسای بودجە دیاری کردووە لە حکوومەتی عێراقی وێنانێتی و هەروەها دانی نەوتی خاوە بە پاڵاوگەکان و بە هەمان نرخی حکوومەتی عێراقی بنزین بدرێ بە وێزگەکانی سوتەمەنی و چەند هەنگاوێکی دیکەیە و ئەم بنزینە کە 750 دیناری عێراقی پێوترێ چۆن لە ڕابردووە کوالیتەکەی باش نەبووە متمانەی دروست نەکردو ئێسێ شەروایە و ئەو بنزینەی دیکەش کە 750 دیناری حکوومەتی هەرێمی کوردستان بوو بەڵێ لە سلێمانی کوالیتەکەی جۆرێک بوو لە هەولێر جۆرێکی تر بوو چونکە قڕخراوە بۆ چەند کۆمپانیایەک بە میزاجی خۆیان ئەم بابەتە ڕێکخەن و وەزارەتی شاوکارە بەوەی کەوان چۆن یاری بە نرخ و بە کوالیتی نرخی سوتەمەنیەکەن
ئەم بنزینەی کە بەشە سوتەمەنی کە دێتە پارێزگای سلێمانی هەڵبەت لە بەڕێبەرایەتی نوت و کانزاکاندا پشکنینی بۆ دەکرێت و ئێوە وەکو لیژنەی پیشەسازی و سوتەمەنی ئاگداریم کوالیتیان ئەم پشکنینانان بنزینە لە ڕووی کوالیتی چۆنە داواکاریتان تا ئێستا داواکاریتان کردو کە کوالیتیەکەی خراپ بێت بۆی کە بتوانن بنزینێک بە هەمان ئەو کوالیتی کە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان و عێراقدا بەش دەکرێت هەمان کوالیتی بێت. ئەو جیازانەی لە بەڕێبەرایەتی نەوت و کانزاکان جیازی پێشکەوتونین و نەیانتوانوە بە تەواوەتی ئەو مادانەی ناو ئەم جۆرە بنزینانە بپشکنن و ئێمە بە نووسراوی ڕسمیش داوامان لە وەزارەی سامانە چرۆژەکان کردووە کە جیهازی پێشکەوتوو بۆ بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان دەستەبەر بکە و بۆکو ئاماژەم پێدا هاوڵاتیان کە بەکارهێنەری ئەم بنزینن لەبەرەوەی ئۆتۆمبیلەکانیان زیانی پێگەوە لەبەرەوەی لە ڕێخوڕی نابۆی دەرەکەوێن ئەم بنزینە چ کاریگەرێکی لەسەر ئۆتۆمبیلەکەی بۆیە متمانەی بم جۆرە بنزینە نەبووە هاوڵاتیان نەبینی لە ڕابردوو شابەکار کەمترین هاوڵاتی بەکارێنێناوە نەبووتە جێ ئەوەی کە هاوڵاتی متمانەی پێ هەبێ و نەبووتە هۆی ئەوەی کە نرخەکانیش کۆنتڕۆلکاونەیە لە نرخیش بەرز بێتەوە بۆ ئەگەر هەر پشتیوانێک کردا بێت لە وەزارەتی سامانە سروشتەکان واتە بڕەپارێک بۆمە تەرخان کرابێ جێگەی خۆی نەگرتووە و ئاماژەش بدەین بۆی کە ئەم هەنگاوانە هەنگاوی بچووکن لە ئاست ئەوانین کە بتوانێت کۆنتترۆلی نرخی جۆرەکانی سوتەمەنی بکە کۆنتترۆلکردنی نرخی سوتەمەنیش زۆر باسانیە کرێت تەنها بە بڕیاری ئەنجومەنی باڵای هەرێمی نێوتوکانس ئەکرێوە ئەتوانێت نەوتی خاو بدرێتە پاڵاوگەکان و بەرومەکەی ناوخۆ بەکاربێنێت دواتر لە تەسفیح حسابە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەتوانرێت ئەو تەسفیح حسابە بکرێەوە بە دڵنیا حکوومەتی عێراقیش ئەبێ مولزەم بێ بۆی کە وڵاتیانی هەرێمی کوردستان بنزین و جۆرەکانی سوتەمەنیان بە هەمان نرخ و کوالیتی و بەشی پێداویستی وڵاتیان لە جۆرەکانی سوتەمەنی هاوشێوی و پارێزگاکانی دیکەی عێراق دەسەبەر بکرێەوەی. دەگەرەمەوە سەر و پرسیارەکە ئەو نزیکەی و 2 میلیۆن لیتری کە لە ماوەکانی ڕابردوو چەند ڕۆژی ڕابردوو گەیشتە هەرێمی کوردستان پشکی پارێزگای سلێمانی چەند بوو لە چەند وێزگەدا بەژەکردن ئەوەی من پرسیارم کردووە بڕی نزیکەی دەبار هەڵگرێک تەنکەرێک نەوت بنزینە بڕی دە تەنکەر بڵێن بنزین هاتۆتە ئەم سنوورەوە دابەشاتە سەر وێزگە جیاجیاکانە وەکو ئاماژەم پێدا لەبەر ڕێژەکە زۆر کەم بووە ڕێژەکە لە ئاست پێویستی هاوڵاتیان نیە سنووری پارێزگای سلێمانی ڕۆژانە سەروی 2 میلیۆن لیتر بنزینی پێویستە یعنی نزیکێت و دەبار هەڵگر لە ماوەی چەند ڕۆژێکە ئەمە بەش یعنی بای ئەوە نی اعتماد بخرێتە سەری و بایەوە نەبووە کە نرخ دابەزێنێ و هەروەها حکوومەتیش وەزارەتی سامانە سروشتەکانیش خۆشی مەبەستی نییە بەم هەنگاوانەی کە ئەینێ من بۆ خۆمای خوێنمەوە بەستیان نییە کۆنتترۆلی نرخی جۆرەکانی سوتەمەنی بکەن وە لەبەرەوەی ئەوەی ئێمەی بین قۆڕکاری لە جۆری لە بازرگانی لە بنزینی سوتەمەنی و لە بنزین و لە بازرگانیکردن بە سوتەمەنیەوە هەیە بۆیە ئەم پاڵاوگە و کۆمپانیاوە ئەو کەسانەی کە دەستیان کردو بەسەر سوتەمەنیە چۆن بڵێ نزیکن لە بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانەوە کەسە نزیکەکانی ئەوان خاوەن پاڵاوگەن بۆیە قازانجی ئەوان لەوێن نرخەکان یاری بکەوە بەرەو سەر و بڕە نەیانتوانیەوە لە حکوومەتە بڕیارێک بدەن کۆنتترۆلی نرخ بکەن نێڵە نرخ بەرز و نزم بکە. بەردەوام بابەتی سوتەمەنی بەتایبەت لە پارێزگای سلێمانی نەک ئەمە لە پارێزگای سلێمانی بەڵام کە بەتایبەت لە پارێزگای سلێمانی بەگشتی لە هەرێمی کوردستان کێشەی بۆ هاوڵاتیان دروست کردووە لەگەڵ هاتنی گۆڕینی وەرزەکانی ژزستانان غاز و نەوت بە هەمان شێوە خەڵک کێشەی لەگەڵی هەیە هاوینان بە هەمان شێوە سوتەمەنی بنزین ئەمانە کێشە جارێکی تر لای هاوڵاتیان دروست دەکات بۆ تا ئێستا نەتوانراوە ئەم کێشانە کۆنتترۆلی نرخی ئەم جۆرە سوتەمەنیانە بکرێت لە هەرێمی کوردستاندا بۆچی وەکو جەناب باسی لەوەکەی کە بنزینی هەرێم بە بازرگانی کراوە بۆچی ڕێگە دەدرێت بازرگان کۆنتترۆلی شتێ بکات کە لە خزمەتی هاوڵاتیاندایە و ئەمە ئەرکی حکوومەتە بەڕاستی کە خزمەت بە هاوڵات لە ساڵی 2014 حکوومەت هەموو پاڵپشتێکی کردی سوتەمەنی ڕاگرتو دوایەوەی کە بڕیاری سەربەخۆفرۆشتنی نەودراوە لەو کاتە بەدەوا بنزین و جۆرەکانی سوتەمەنی بۆ بازرگانی و بازرگانێکی قۆڕکراوە ئەو کەسانش کە قۆرخی بازرگانی کردوە نزیک بوون لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان واتە هەم بازرگانیان بە سوتەمەنیەکەەوە کردووە هەم بڕیاری دەسەڵاتی بڕاردانیش لایەوان بووە بۆیە نەیانتوانێت بگەن بەوەی کە بڕیارێک بدەن لە بەرژەوەندەکانی خۆیاندا لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان هەرێمی کوردستان لە ساڵی 2014 تاکو ئێستا هەنیاکە ناوی بچووک نراوانە هیچی بۆ چارەسەرکردنی سوتەمەنی نەبوو غازی ئێمە ڕاتە دەرەوە هاوڵاتیانمان لە ناوخۆ غازی نییە نەوتی ئێمە ڕاتە دەرەوە لە ناوخۆ بنزین گازوایل و نەوتی سپیمان نییە بەڕاستی پاڵاوگەمان هەیە ئێستا نەوتی خاوی هەرێمی کوردستان ڕۆژانە ئەدرێ بە پاڵاوگەکانی عێراق بە پاڵاوگەکانی هەرێمی کوردستان لە هەولێر و لە سلێمانی بەروبەکەی ڕاتە خوارەوە بۆ پارێزگاکانی دیکە عێراق واتە هەم نەوتی خۆمان هەم پاڵاوگەی خۆمان هەم خاکی خۆمان بەکارهێنرێ هاوڵاتیان ئێمەش سفادەی لێ ناکەن ڕۆژانەش نرخی سوتەمەنی لای ئێمە بەرزە بێتەوە
ئەمە بەڕاستی پێوتری بانێک و چەند هەوە و پێویستە بۆ کۆنتترۆلکردنی ئەم بابەتە حکوومەت نەوتی خاودا بە پاڵاوگەکان بە هەمان شێوەی حکوومەتی عێراقی و بەرومەکەی ناخوا بەکاربێنرێت.